سڵاو بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش من محەممەد جەلیلم بەرنامەیەکی نوێی دەنجی خەڵک لە شاشە جوانەکەی کەناڵی بادینانەوە پێشکەشتان دەکەم لە بەرنامەی ئەمجارەی دەنجی خەڵک باس لە حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن دەکەین کە دەبینین ئێستا حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە با بزانین هۆکاری زۆربوونی حاڵەتەکان بۆ چ دەگەڕێتەوە لەگەڵ هاوڵاتیانی قەزای بەردەڕەش گفتوگۆ دەکەین ڕاوبۆچوونیان بۆ ئێوە دەگوازنەوە فەرموو بینەری ئەم بەرنامەیە بن. سلااو دەبێ بەخێر بێن. بم دوانە ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن ڕووی لە بەرزبوونەوە پێ وایە ئەم ڕووداوانە بۆ چ دەگەڕێنیتەوە؟ وەڵاهی زیاتر یەکەم جا بڵێن خەتای حکوومەتە لەبەر چ هۆکارێک یعنی یەک چەکێکی یەکجار زۆر ئێستا لە دەستی هاوڵاتیانە یعنی تیجارەتێکی یەکجار زۆر ناو گەنجان دەکرێت بە چەکی بێمۆڵەت چەکی بێمۆڵەت بە هیوای ئەوەی حکوومەت بتوانێت کارێک بکات ئەو چەکە بێمۆڵەتانە دەست بەسەردا بگرێت و نەتوان لە هەموو هاوڵاتیەک نەتوانێت چەشی بە ئاسانی بەدەست بکەوێت کێشە کەمتر دەبێتەوە و لە دوای چەکیش کێشە ئەوەیە ئێستا موبایل بەڕاستی یعنی ئەو تەکنۆلۆژیای ئێستا کەوتە دەست ئەو کوردە نازانین چۆ بەکاردێنێت هەزار و یەک خراپ بەکارهێنانی موبایلی زۆر هۆکارە ئێستا لەوەتەی سناپ و تیکتۆک هاتیە ماشەڵڵا ڕۆژ و قەزێکی کۆمەڵایەتی کێشەیەک دروست دەبێ کوشتن و نەخۆشی و هەزار ئەسباب لێ دروست بیە. چی بکرێ بۆ ئەوەی ڕێگیری ئەو حاڵەتانە ببتە هۆی ڕێگیری بوون لە بەرزبوونە حاڵەتەکان؟ وەڵی یەکەمیان لە سەبارەت بە چەکەکەی مۆڵەت نەدرێت هەموو کەسێک یعنی بە بازرگانی پێ بکەن و بڕۆ هەر گەنجێک ئێستا دەماچەیەکی پێ 20,000 تا 80,000 و لە ڕووی موبایلەوە یعنی حکوومەتەوە پێی دەکرێت سانسۆریان خۆت قفلکە ئەو ئەپلیکیشنانە بۆ نمونە تیکتۆکە و شتانە قفل بکە نەتوانێت هەموو کەس بە ئاسانی دەستی بکەوێت. خەڵک دەبینی ئێستا وای لێ هاتووە ڕووداوەکان ئەوەندە زۆر بووە لە حاڵەتەوە بوویتە دیاردا بۆ ئەوەی یەکلایەکردنەوەی کێشەکانیان پانە بۆ چەک دەبن چەند گرنگە پانە بۆ دادگا بن بۆ کێشەکانیان یەکلای بکۆ نەکرێتەوە یەکسەر هەر کەسێک کە کێشەیەک لەگەڵ کەسێکی هەبوو یەکسەر بە چەک یەکلای بەخوای مانێ کاکە محەممەد پێتم وت چەک ئەوەندە زۆر بووە هەر هاوڵاتیەکە ئێستا بڕۆ ئەو سارە لێرە وەستاوە بڕۆ سێ بەژان ئێستا چەشتیە ئەو دەچ دەماچە بیان چەشی بەرزتر و ئەوی دیتری تیاابێ ئەگەر ئەو چەکانە نەکەوێتە دەسەم کەسێک ئەگەر من چەکم ئێستا پێ نەبێ شەڕێ بکەم هەرەندا دەسمە دادگای سکاڵای سە تۆمار دەکەم و دادگای گلای کاتەوە بەس ئەگەم چەکم پێ بێ حالەتی گەرمیە بەشەر تووڕە دەبێت کۆنتترۆلی خۆی لەدەست دەدات پنا دەباتە بەرچەک و کێشەکە گەورەتر دەکات. ئێستا کە دەبینی ئەوانەی تەمەەن خوار 18 ساڵان مێرمەنداڵ چەک هەڵدەگرێت یعنی وای لێ هاتووە زۆر بە ئاسانی خەڵک دەتوانێت مێرمەنداڵش بە ئێستا هەموو کەسێک ئەمن زۆر برادرم هەیە کاری چەک دەکات لە 20,000 هەتا 80,000 و بگرە زیاتریش هەیە بەس ئەوەی بۆ گەنجەکان ینی گەنجەکانەوە پارە نییە بۆ منە هەژوەڕقە و دەوەڕقی بە چەک بدەن 25,000 80,000 100,000 400,000 ئەنواعی چەک بڕۆ هەموو گەنجێک ئێستا پێێتی بە هیوای ئەوەی نەش حکوومەت بێتە سەرخەت بە جددی ئەو چەکە بێمۆڵەتانە و هەم دوکانەکانیش دابخات چەک نەکەوێتە دەسەم کەسێک. پێشەشی بەخێر بێن دەستخۆشتان لۆ دەکەین لۆ ئەم تەوەرەی بەڕاستی کێشەی کوشتن با بڵێن ئەو ڕووداوانەی کە کوشتنی لێ دەکەوێتەوە با بڵین کێشە هەرە گەورەکە یاخود بۆ نمونە کە دەبینی ئەو دیاردەیە کە ڕوو ئەدا شتە هەرە سەرچیەکەی ئەوەیە چەکی بێمۆڵەت یەکجار زۆرە لە هەرێمی کوردستان بەگشتی ئەو جە هەر یەکەوت بۆ هۆیەک لە لای حکوومەت ئەڵێ من ئەو چەکە هەڵدەگرم زاری وەیە بۆ نمونە چەکەکە بە مۆڵەتە زاری وەشە و چەکەیە بە بێ مۆڵەتە چەکێکی زۆر بێ مۆڵەت لە هەرێمی کوردستان خەڵک هەڵدەگرێت ئەمە شۆکارێکی سەرچیە بۆ ئەم دیاردەیە بۆ ئەم کێشانە کە یەکلاییکردنەوەی کێشەکان دەبێتە هۆی کوشتن نادرێتە یاسا سەرڕای هەندێش بەڕاستی یاسا کەم تەرخەمێکی زۆر لەو بارەوە هەیە کە کابرا بۆ نمونە شتێکی بەسەردێ پەنا دەباتە بەر یاسا باشە
لە یاسا یعنی کێشەکەی بەو جۆرەی لۆ یەکلایی ناکەنەوە کە ئینسانەکە قەنەعەتی بۆ شتەی بێ باشە بۆیە کێشەکەی لە لای خۆیەوە چارەسەر دەکا بەهۆی کوشتنی ئەو کەسەی بەرامبەر و چەکی بێمۆڵتەکەش هۆکاری سەرچێت سوکە بۆ کەسێک کە چەکی بۆ مۆڵەتی هەڵدەگرێت حتمما سووکە ئەگەر سوک نەبێ بۆ نمونە ئێستا ئەگەر مەوێت چەکێکی بۆ مۆڵەت هەڵگرم ئەگەر من لە زیادە ڕووی یاسا نەبێ بۆ دەبێت چەک هەڵگرم کە چەکیشم هەڵگرت حتمما دەبی بیر لەوە بکەمەوە کە من ئەو چەکە هەڵدەگرم یاسا سەروەرە یاسا دێت هەڵدەستی لێپێسیۆم لێ دەکا کە سزایشی توودم دەدا بۆیە نابێ من ئەو چەک هەڵگرم بەڵام خەڵکەکە دەبینێت چەکی بێمۆڵەتی هەڵگرتووە کێشە بەو چەکە دەکات یاخود بێمۆڵەت هەڵدەستێ هەڵی دەگرێ و تێیدا ئەسوڕێتەوە دەبێنێ حکوومەت یعنی لێپێچینەوە چوای لەگەڵ ناکا بۆیە ئەویش پێی وایە ئاشتێکی ئاسایی هەڵی دەگرێ بەبێەوە هیچ مۆڵەتێکی هەبێ بم دوانە کە دەبینین چەک بەدەست مێر منداڵەکانە بام بڵێن لە دەست منداڵە بم دوانە چەند حاڵەتێک ڕوودێت لە گوندێکی یەکە دایکەکەی خۆی کوشت بوو چەند دەبینی لە شارەکانی دیکە کەسانی دیکە پێکوژراوە کە تەمەنی یاساییشیان تەواو نەکردووە کە خوارد تەمەەن خۆی ئەبێ ئەمە بگەڕێنەوە بۆ سەر و چاوەکەی بۆ نمونە یەکەم شوێن کە ئەو چەکە لە چیوە دێ باشە ئەو چەکی ئێستا دەفرۆشێ لە بازار بە بەهایەکی کەم کە خەڵکانێکی بۆ نمونە مێرد منداڵ بڕەپارێکی ئەتوانێت ئەو چەکانە بکڕێ تۆ یەکەم جار ئەبێ لە گومرگەکانەوە دوای لەو کەسانەی کە قاچاق بەو چەکەوە دەکەن کە ئیسفادێک لێ دەکەن باشە ئەرێ ئەو چەکە کە داخلی کوردستانە بێ چێ بەرپرسە لەم چەکانە کە بەبێ مۆڵەت لە بازارەکان دەفرۆشیان بە شێوەی نێنیان بە شێوەی قاچاق دەکڕێ و دەفرۆشی چێ بەرپرسە حکوومەت دەبێ ئاگاداری ئەو شتانە بێ حتمما دەبێ هەتا ڕادەچ لەگەڵام بەگشتینە بەڵام هەتا ڕادەک دەبێ ئاگادار بێ کە ئەو چەکانە چۆنی کڕنی فرۆشتنی پێ دەکرێت بۆیە سەر و چاوەکەی لە گومرگەکان یاخود لە مەغزانەکان لاخود لە لای ئەو بەرپرس و ئەو کەسانەی کەوا دەبینی ئیش بەو چەکانە دەکەن بۆ ئەوەی پارەیە ئیسفادەکەن بۆ ئەوەی 2 دینار بخەنە بەرچ خۆیان گیانی ئەو خەڵکە گیانی ڕای خەڵکی هاوڵاتی دەخەنە مترسیەوە ینی ئەبێ خۆیان بیگ لەو شتە بکەن و دووەم ئەبێ حکوومەت بەرپرسیارەتیشی تەواوی لەم کێشانەدایە بۆیە مێرد منداڵێک چەک بەدەست دەگرێت شەڕ بەو چەکە دەکە یاخود تەقە پێ دەکە یاخود خەڵکێک پێ دەکوژێت حکوومەت بە دەرەجەیەک لەم بابەتە بەرپرسە بەڕاستی. سلااوان سەر چاوم زۆربوونی ڕووداوەکانی کوشتن و خۆکوشتن لە هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە کردووە باشە تۆ وەکو گەنجێک ئەم هۆکارانە بۆ چ دەگەڕێنیتەوە پێت وایە چەکی بۆ مێوڵات بێمۆڵەت زۆرە لە دەست خەڵک ئەرێ وڵا زۆرە و زۆرە ینی هەبی منداڵەکە ینی 12 ساڵت دەماچەک حەشعبەیە کردیایرە بە وەرەقەکە لەگەی قسام کرد لە پێدا لەسەردا پێ احتیادیە یعنی دەبێ ینی حکوومەتەکە بچەتونکە لەسەر بە جۆرە بە شەرانە و ینی بیانگرن و بنێکەوەرە چەکەی بۆ مەڵەت چ دەکات لەکردن توۆ شتانە پێش بەرنامەکەی وتت منیش بریندار کرد ئەرێ وەڵام منیش ئەو ڕۆژە لێرە وەستاویم هینا بوو بۆ شەڕک منداڵە کاتەوە دەگوسکۆکە سێ گولەی وەشان دوو بە برادرم کەفت دووش بە من کەفت سێ چارێکی وێشان منداڵێکی بچووک ئەرێ وەڵڵا بوو دەموقالی ئینا ڕاست دەماچێ دەرکرد سێ چار فشەکی تەقان باشە حەبوونی ئەو چەکانە لە دەست خەڵک هۆکار نییە بۆ ئەوەی ڕووداوەکان زۆر بێ بەڵێ وڵا ئەو چەکان ئەگەر نەفرۆشترێتن نەدەنە کەس ناوەڵەتەوە لێ نایێت بە چەکەکان چی ئەوەی هاتو بە وەرقە کڕی بە وەرقە و نیو کڕی داوێتە بە پشتی خۆی قسام بکاتن ڕاست دەویش تەنگاوی مەشروبی دەخۆ سەرخۆش دەبن ڕاست گولەی لێ دەیەک باشە چی بکرێ بۆ ئەوەی ڕووداوەکان ڕووی لە بەرزبوونەوە نەکات بە قورعان بلا حکوومەتەکە بەس پیچەک یعنی بلێ بۆ نەکات چەکی بێمەوڵەت داخل بیت و چەکی بێمەوڵەت لەکن عالەمی بدین پرسیار لێ بکات کەوەرە لۆ لەکنتە کەوەرە چ باجەکەت پێ هەیە تو پێشمەرگەی تو ئاسایشی تو چشتەچی لەو گوڕ ینی ئەگە دوسێ نەفەری بگرنەوەوان دیش وە ناکەن باشە ئەگەر هاتو حکوومەت سزایەکان تووتر بکات پێدوار نییە بەڵێ وڵا باشترە بەڵێ وڵا باشترە بلا حکومەت شۆری خۆ زانید باشە کە دەبینین ئێستا ئەوەندە چەکەکان ئەوەندە زۆر بوونە
کە خۆش دەڵێت خوار تەمەەن 18 ساڵان بەڵێ. خەڵک دەتوانێت چی بەدەست ئەرێ وڵایە 10 ساڵە لەو خودەمان چی دەکڕیت 12 ساڵ دەکریتێن یان هێ بابیتی لە مالە بابی دەستە دەری ڕاست دەکات بە پشتێ خۆ ئەمە کارەسات نییە بەێ وڵا کارەسا دەگە کارەسا ناوە چاو دوگولە بە پێ من دەکەفت دوگولە بە پێم کەفتێ بەری مانگەکە هەلێرە ناوشکی ناو دەوری بەردەڕەش باوە چییە؟ نە مۆڵاتی پێ نا کابرا ئاسایش نە کابرا پێشمەرگە ئەنگە من پێشمەرگەمە دەماچێل ناگرم ویان تو دە مقالێک لەگەل نەفرەک بگی دەبی دەماچێ لێ دەی هەوجە دەماچێ بە وەڕقەکە هەوجە بگرم باشە بەم دوایەنە ڕووداوەکانی کوشتن لە هەرێمی کوردستان ڕووی لە بەرزبوونەوە پێت وایە ئەمە بۆ چ دەگەڕێنەوە هەبوونی چەک بەدەستی هاوڵاتیان هۆکارێک نییە بۆ یەکلایکردنەوەی کێشەکان پانا بۆ چەک دەبن بە بزاوتی کۆمەڵایەتی ئەگەرێکە لەو ئەگەرانە بەس کۆمەلە هۆکاریش لە پشتێتی یەک لەوانە هەبوونی چەک لە دەست هاوڵاتیان دوو خزمەت گوزاری باش بۆ هاوڵاتیان نییە ژێرخانی ئابووری خراپە نەبوونی سیستەمێکی بەرهەمێنان خراپە خراپ بەکارهێنە تۆری کۆمەڵایەتی ئەو هۆکارانە هەموو وا لێ دەکا کوشتن و خۆکوشتن بەرپا دەبڕ ئەمە بیستمانە لە مێژوو بە پێی توێژەری کۆمەڵایەتی دۆرکایم خۆکوشتن هەر هەبووە بەس بە ڕێژەیەکی کەم بەڵام ئێستا کاتی پەنا دەبن بۆ خۆکوشتن و کوشتن بە تایبەت گەرە هۆکاری مەتەن ئابووری لە پشتی هۆکاری ڕاگەاندن لە پشتی هۆکاری چەک لە پشتی هۆکاری نەبوونی یاسایەکی سەروەری یاسایەکی دادپەروەری پێوە دیار بیت ئەوانە هەموو هۆکارێکن بە هەبوونی چینی کۆمەڵایەتی یعنی هەموو چینێکە 15% لە کۆمەڵگەی پێکەتە بە چینێکی برجیوای سەرمایەدار و 80% چینێکی هەژار و مامناوەند ئەوەش هۆکارێکە هەبوونی خۆکوشتن و لە خۆکوشتن مامسە چی بکرێ بۆ ئەوەی ئەم ڕووداوانە زیاتر نەبێ ئەم ڕووداوانە تەشەنە نەستێنێنێ کۆم ئێستا لە حاڵەتەوە بووتە دیاردا دەبینین ناوە ناوە لە شارەکان لەم قەزایە لە دەوروبەر حاڵەتی کوشتن ڕوو دەدا ئەوە لاوازی سیستەمی حکومڕانی لاوازی دام و دەستگای مەسەن بۆ نمونە پەروەردە خێزانشی گەلە جاران لە پەروەردەکردنە کۆنتترۆل لێرەزداێت وەکو پێویست پەروەردە ناکرێت ئەو دوو سیستەما ئەو دوو شتەیە زۆر دەورێکی هەیە مەسەرەن تونجی تژی دژی ئافرەتان وا لێ دەکات خۆکوشتنی زیاد بیت ئەوانە هەموو هۆکارێکن یەک گرێدرایە باوەی دیکە بەڵام سەرڕای هەمووش هەبوونی چەکی مۆڵات هەبوونی نەبوونی یاسایەکی تند بۆ ئەو کەسانە کە چەکەل دەگرێن ئەو لیژنە کۆمەڵایەتیەکانی ئەو چارەسەری لە دەرەوەی دادگا دەکەن ئەوانش دەبتە هۆکارێکە هەندێکە بۆ زیاتر کوشتن و خۆکوشتن زیاد بکرێت چەند گرنگە هاوڵاتیان بۆ یەکلایکردنەوە کێشەکانیان پانا بۆ دادگا بڕن دادگا کێسەکەیان بەخۆی ئەگە دادگا بێلایەن بێ سەروەر بێ کێسەکان لۆ یەکلا دەبێتەوە دەبتە دەرسێک بۆ ئەو شتانە گەڵە ڕوونەدا بەو شێوەی بە شێوەیەکی عادیلانەش بە ڕووی کۆمەڵاتی جیا دەکرێتەوە و یەکلا دەکرێتەوە بەڵام هەر بەگشتی مەسەلەن ڕۆلی ڕاگەاندن هەموو شتێکی بەڵاو دەکاتەوە ڕەنگە گەلجار ڕاگەاندنە کوشتانە زۆر دەکات دەبتە هەندێک بۆەوەی ئەو میدیەکانی ما هەندێک زنجیرە ئاڵلقەی بیانی پێشکەش دەکەم مەسەن ئەو توندتیژیە کوریا سینی یابانیەوە یەک دوو هەندێکی نەگونجاوەکی زنجیرە دەرامەکانی تورکی زۆر کاریگەری خراپی لە ڕێژەی شیرازی خێزانی تێک دەداتەوە ئەوەش کاریگەریەکی زۆری هەیە لەبەر کوشتن و کوشتانی چونکە هەندێک ڕفتار و هەلسوکەوت لە خەڵکیمە دەبێت ئەو ڕفتار و هەلسکەوتانە شازن دوورە لە واقع و لە کۆمەڵگەی کوردی.
سپاس بۆ ئێوە و سپاس بۆ بەرنمەکەتان هەڵبەتە وروژاندنی ئەو بابەتە گرنگی خۆی هەیە من پێم وایە تەنها چەک هۆکار نییە بۆ ئەوەی حاڵەتەکانی کوشتن و خۆکوشتن ڕووی لە زیادبوونەوە کردووە بەڵکو هۆکارگەلێکی تر هەن کە بوونەتە هۆکاری ئەوەی کە خەڵکانێک پەنا بۆ کوشتن و هەروە خۆکوشتنیش باتن من هیچ کاتێک لەگەڵ ئەوە نیم مرۆڤ خۆی بکوژێ لە پێناو ئەوەی کاکە کێشەیەکی بەسەردا هاتووە یاخود گرفتێکی هەیە چونکە خۆکوشتن هیچ کاتێک حەڵ نەبووە و کوشتنیش دیسان کوشتنی بەناحەقی کەسێک یەکێکە لەو تاوانانەی کە لە ویژدانی مرۆڤایەتی هەرگیز ناسڕێتەوە بۆیە من سەیرم بەوە دێتن کەسانێک هەبن دەستیان بچێتە خوێنی کەسانێکی تر کە وەک خۆی مرۆڤ بێتن و هۆکارەکانی تریش کە باس دەکرێتن و باس لەوە دەکرێت کە چەک لە ماڵان هەیە هەڵبەتە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە چەک دەبێتە ئامرازێک بۆ خۆکوشتن بەڵام پێویستە حکوومەت یاریمی کوردستان و هەروەها وەزارەتی ناوخۆش پلانێکی تۆکمەی هەبێتن بۆ ئەوەی ئەو چەکانی کە لە ئێستادا لە بەردەستی هاوڵاتیان هەیە هاوڵاتی ئاسایی چ پێویستی بە چەکە لە ماڵەوە هەیبێتن لە کاتێکدا ئێمە لە هەرێمی کوردستان ئەوەی شانازی پێوە دەکەین و ئەوەی حکوومەتی شانازی پێوە دەکا و ئەوەی وڵاتانیش شانازی پێوە دەکەن کە هەرێمی کوردستان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست شوێنێکی ئارامە ینی چ پێویستمان بەوەیە کە هاوڵاتیان چەکی لە ماڵەوە هەبێتن کە سەردەمانێک کاتێک تیرۆرستانی داعش نزیک بوونەوە لە هەرێمی کوردستان ئەو کاتانە ڕەنگە بە جۆرێک لە جۆرەکان هاوڵاتیان پێویستیان بەوە بوو بێت کە چەکیان لە ماڵەوە بوو ئەوەی هاوشان لەگەڵ هێزەکانی پێشمەرگا خۆبەخشانە بچنە سنگەرەکان بەڵام لە ئێستادا هیچ بیانوویەک نییە بۆ ئەوەی هاوڵاتی چەکی بەدەستەوە بێتن ئێستا حاڵاتەکان ئەوەندە زۆر بن خەریکە لە حاڵەتەوە دەبێتە دیاردا خەڵک بۆ یەکلایکردنەوەی کێشەکان پانە بۆ چەک دەبن تا چەند گرنگە خەڵک پانە بۆ دادگا بە لە بڕی ئەوەی پانە بۆ چەک بووەکو کەساکان بکوژرێت و کێشەکان یەکلای بکات بەڵێ من لە سەرەتاوە باسم لەوە کردیانی من سەیرم ئەوە دێتن کەسانێک هەبن دەستیان بچێتە خوێنی کەسانێکی ترکە وەک خۆی مرۆڤ بێتن هەڵبەتە ئێمە لە هەرێمی کوردستان خاوەن دادگاین خاوەن یاساین سوپاس بۆخوا دادگاکان دەتوانن یەکلایی ئەو کێشانە بکەنەوە هیوادارم هاوڵاتیانیش کاتێک تووشی گرفتێک دەبن خوا نەخواستا پەنا نەبن بەر بە خۆکوشتن و هەروەها کوشتنی کەسانی بەرامبەر بەڵکو ڕێگە چارەی تر بگرنە بەر لە ڕێگای زۆر جاریانی بەپێ ئەو دابوونەریتەی کە لە هەرێمی کوردستانەیە زۆر جار سولحی عشائریش دەبێتە هۆکارێک بۆ ئەوەی ئەو کێشەیە چارەسەر بکرێتن بەڵام من لەگەڵ ئەوەم خەڵک پەنا بۆ بەر یاسا بباتن لە کاتێکدا ئەو دابوونەریتەش ینی ئەگەر بڵێن خراپە نەخێر خراپ نییە چونکە زۆر جار کەسانێک بە تایبەتی کەسە بە تەمەنەکان وا ڕاهاتون ئیتر لە دیوارخانەکان لەلایەن سەرۆک عشیرەت و سەرۆکۆزەکان لەلایەن براگەورەکان چارەسەری کێشەکانیان بکەن بۆیە پێویستە کەسانی تریش ئەوانەی کە کوڕن باوکن یان کەسانی ترن گوێ لە کەسانی تری بە تەمەن بگرن بۆ ئەوەی کێشەکان نەگاتە ئەو ڕادەیە کە کوشتن و خۆکوشتن ڕووداتن باش مۆڵەتەکانی چەک پێدانی چەک پێتوان نییە سزایەکان سوکتر ئاسانتر بێ پێویست ناکە حکوومەت ئەو مۆڵەتەکان تونتر بکاتەوە و سزایەکەی تونترکە بۆ ئەوەی هاوڵاتیان بە ئاسانی چەک نەکڕێت بەشێک زۆر لە هاوڵاتیان دەڵێ بە ئاسانی تو هەرچی زۆرە چەکێک دەوێت ئێستا باسانی بەدەست دەکەوێت بەڵێ هەڵبەتە پێدانی مۆڵەت بە هەموو کەسێک هۆکارێکە بۆ ئەوەی چەک زۆر بێ لە ماڵان بەڵێ پێویستە حکوومەت یاریمی کوردستان و وەزارەتی ناوخۆ میکانزمێکی تایبەتی هەبێتن بزانێت کێن ئەو کەسانەی کە چەک هەڵدەگرن ینی بە تایبەت ئەو هێزە ئەمنیانەی کە لە هێزەکانی ئاسایشی ناوخۆن ئەوانە پێویستیان وایە کە چەک هەڵبگرن بەڵام نەک لە ماڵەوە لە حاڵەتی ئەرکیان لە دەوامکردن با لە ماڵەوە چەکیان نەبێت چونکە ئێمە دەبینین ینی بەداخەوە گەڵ پێشکەوتنە خێراکان بەڵام تەکنەلۆژیا بۆ ئێمە تاوەکو ئێستا نەبووتە هۆکارێکی پێشکەوتن بەداخەوە لە هەرێمی کوردستان ئێمە مناڵەکانی ئێمە کەسانی ئێمە ئەوەندەی سەیری ئەو ئەفلیمە ئەکشنانە دەکەن و سەیری ئەو درامایانە دەکەن خەریکە بەکارهێنانی چەک لای مناڵێکی 8 ساڵانی زۆر ئاسایی دەبێتن من نمونەیەکت بۆ باسکەم ینی هەر لەم ساڵ بوو بینیمان لە یەکێک لەو گوندانی سنووری قەزای بەردەڕژ منداڵێکی 8 ساڵان بەکارهێنانی چەک دایکی خۆی کوژ ینی ڕەنگە بە هەڵا بەکاری نابێ بەڵام بۆ مناڵێکی 8 ساڵان فێری ئەوە بکرێتن چەک بەدەست بگرێتن خۆیمە پێشتر هەمومان مناڵبن کاتێک چەکمان دەبینی لێمان ڕادەکرد بەداخەوە بەڵام ئێستادا هاوڵاتیان بە تایبەتی منداڵ ینی دەبینی چەک لای شتێکی زۆر ئاساییەوە پێویستە دیسان لیژنەکانی چاودێریکردنی بازاڕیش ینی ئەمە بابەتێکی زۆر گرنگە سەردانی ئەو شوێنانە بکەن ئەو فرۆشگایانە بکەن کە یاری منداڵانی لێ دەفرۆشرێتن بە تایبەتی ئەو چەکانیانی هەندێک جۆری یاری منداڵان دەرچووە هاوشەوەی چەکی ڕاستەقینەیە
بۆیە مناڵ وا بە شێوەیەک بەکاری دێنێتن ئەگەر چەکی ڕاستەقینەشی لابێتن زۆر تەبیعی و زۆر ئاسایی بەکاری دێن. گەورەترین هۆکاری خۆکوشتن لە هەرێمی کوردستان لای هەموو لایەک معلومە کەوا هەڵگرتنی چەکی بێمۆڵەتە لەلایەن گەنجان و لەلایەن بەشێک لە خەڵکی داوا دەکەین لە حکوومەت هەرێمی کوردستان بڕیارێکی تۆکمە و تون دابنێت بۆ ئەوانەی کە چەک هەڵدەگرن بێمۆڵەتن بێگومان کەسێک کە چکەچی بێمۆڵەتی لابێتن لە زۆر حاڵەتی وایە تووشی تووڕەیی دەبێتن تووشی موقفێکی ناخۆش دەبێتن چەچی پێ ینی مەجبور دەبی چەک دەرینی تو ئەوجب ئایا بە کوشتنیان بە بریندارکردن ئەو چەکەیە بەکاربیێنیتن بەداخەوەم لە کوردستان ینی ئەم دیاردەیە زۆر بەرچاوە هیوادانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ چەندین زار بەرنمەیان هەبوو بەڵام بەرنمەکەیان بەو شێوەیە نەبووەکەوە ئەنی تەسیرێکی عام گشتی بکە لەسەر خەڵکی نیوانەکەن خەڵک چەکی بێمۆڵەتەر بکەن. پێتان وانییە سزای سووک کە بۆ ئەو کەسانی کە چەک هەڵدەگرێت بێدوانە ئەگەر هاتو سزایەکە تونتور بکرێ ئەو کەسانە ناتوانن چەک بکەیت کە دەبینی مێر منداڵەکە هێشتا نەگەیشتە تەمەنی ئەوەی کە چەک هەڵبگرێت. ڕاستە کاک محەممەد هۆکاری هەرە سەرچیمان ئێمە بۆ نمونە گەنجێک کە دەچی چەک لە بازارەکانی هەرێمی کوردستان دەکڕێ هیچ ڕقابەیەک نییە لەسەر ئەو کەسانەی کەوا چەک دەفرۆشن بۆ نمونە کەسێک کە دوکانی چەکی هەیە لە دوکانێک لە هەر شوێنێک هەموو چەکێک دەتوانی هەر کەسێک بچی کاکە بە پارەی خۆی چەکی لەوانەیە بە $200 چەکێک بکڕێتن تەقەی پێدەکات و لەوانەیە زەلامیش پێ بکوژێت و ینی کوالیتی ئەوەمان نییە لە هەرێمی کوردستان چەک لە ڕێگەی قاچاقەوە داخلی هەرێمی کوردستان دەکرێتن ئەوە یەکێکە لە گەورەترین هۆکارەکانی کە کوشتن لە هەرێمی کوردستان زیادی کردووە بەداخەوەم ئەنی حکوومەتی هەرێم پێویستە چاوێک بەم حاڵەتەدا بخشێنێتن هەوڵ بداتن ئەو چەکانەی لە ڕێی قاچاقەوە هاتوون دەستی بەسەردا بگیرێ یاخود بەرنامە و شتێکی تۆکمەدا برنێن کاکە ئەو کەسانی کەوا چەک هەڵدەگرن پێویستە مۆڵەتی یاساییان هەبێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان. چەند گرنگە هاوڵاتیان بۆ یەکلایکردنەوەی کێشەکان یانپانە بۆ دادگا بەرپانە بۆ چەک نەبن کە دەبینین زۆر جار حاڵەتی تووڕەبوون و حاڵەتی شەڕە یعنی بە چەک کێشەکان یەکلای دەکرێتەوە تا چەند گرنگە دادگا سەروەر بێگومان کاک محەممەد ینی گەورەترین کێشەی هەرێمی کوردستان ینی ئەو کێشەیەمان هەیە زۆربەی حاڵەتەکان و کێشە ناخۆیەکانی ئایلیە کۆمەڵایەتیە ئەو کێشانە لە ڕێی چەکەوە ینی با بڵێن کۆتایی پێدێنرێت و لە ئیشەکە دەکرێتن ئەنی زۆر کێشەی گەورە هەبووە ینی لە دێر زەمانەوە جێمان لێ بۆ کێشەی لەوانەیە ئایلی یاخود کۆمەڵایەتی لەسەر کێشەی زەویوزار ئەو شتانە بە ڕێگەی براگەوراتی و لە ڕێگەی کۆچک و ئەو کەسانەی خانەدانن یاخود ئاغاکانن لە ڕێگەی ئەو کەسانەوە کێشەکە کۆتایی پێهاتووە هەردوو تەرەفیان گاز کردووە و بانگیان کردوون کەوا کاکەوەرە دانیشن لە ڕێگەی تێگەیشتنی لە هەردوو لاوە کێشەکە کۆتایی پێهاتەوە بەڵام لەم چەند ساڵەی ڕابردوو لە ئێستاش بەداخۆم ئەنی ئەو وەزعەیە نەما ینی باوی نەماوە هەر کەسێک بۆ نمونە غەدرێکی لە من کردووە یاخود پارسەیەک زەوی لە من داگیر کردووە پێش هەموو شتێک ینی ئەوە دەکەم هەوڵ دەدەم بە چەک کۆتایی بۆ مۆزوعە بێنم ینی شتێکی غەڵەتە بەڕای من هیوادارم خەڵکی تۆزێ ئارام ببنەوە لەسەر کێشەکان زوو بڕیار نەدەن لەسەر ئەو کێشانەی کەوا زوو دێتە پێشیان یاخود بچن هەوڵ بدەن بە لەیەک تێگەیشتن لە گەریدانیشن کاکە تۆ زەوی منت خواردەوە یاخود من فلان کێشەیەم لەگەڵ تۆ هەیە بۆ من بە چەک بچم بیکوژم کەسی بەرامبەر کە ئەوش نەفسێکە لەوانەیە غەڵەتیەکی کردبێ لەوانەیە عەقدێکی لە دڵدا بێ ینی بەداخەوم خەڵکی ئێستا وای لێ هاتووە هەموو مۆزوعێک هەموو کێشەیەک هانا دەبا بۆ چەک بۆ بەکارهێنانی چەک ئەمە شتێکی غەڵەتە داوا دەکەین ئینشەڵا خەڵک خوای گەورە هەمومان بپارێزێتن لە موشکیلەی کوشتن و دوژمنداری ئەو مۆزوعانە هیوادارم خەڵکی کوردستانیش تۆزێک بخۆیان دابستنەوە کە هەر کێشەیەکیان هەبوو پەنانە بنە بەرچەک هەوڵدەن بە لێک تێگەیشتن یاخود بە دانیشتنی کۆمەڵایەتی بە دانیشن مۆزوعی خۆیان یەکلایی کەنەوە
هەموو کێشەیەک بە چەک کۆتایی پێنایەتن کە تو کەسێکت کوشت وا دەزانی خۆتت کوشتووە ئەو هیچ گومانێکی تێدانیەکەوە خۆت کوشتووە بۆ ئەوەی کە تو سوبینە دەبیە دوژمندار دەچی هانا دەبی بۆ شوێنێکی تر لە غێر شوێن بژی هەموو کاتچەکت لە شام بێ ئەو کەی ژیانە. بەڵێ بینێرانی خۆشەویست ئەوی گەیبیستی بوون ئەمە ڕابووچوونی هاوڵاتیانی قەزای بەردەڕەش بوو لەسەر تەورەکەی ئەمڕۆکەمان. سپاس بۆ ئێوە کە بینەر بامون، سپاس بۆ جەلال گۆران کە دیمەنەکانی بۆ ئێوە گواستەوە. تا بەرنامەیەکی دیکە و تا هەڵقەیەکی دیکە ڕێز و خۆشەویستی من قوبوڵ بکەن. بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ.